فەرموو. داوای منت کرد بخوشکەکەم. نامەی قوتابیەکانم خوێندەوە هیچ گرفتێکیان نییە. دایان بخەو بە خێرایی ڕەوانی کە بۆ کەس سوکاریان. ها بیگرە و بە خێرایی. بەسەر چاو. پێت چۆنە کە خاتوکرۆی بنێرین خوشکەکەم؟ لەبەرچی ئەم کچە ئەو عەرەبانەی هەیە دەتوانێت بیان نێری بۆ ماوەی سەعاتێک، ئەمەش زۆر خێراترە. ئێمێلیا بەڵێ تۆ هەوڵ دەدەی هەڵی بۆ بقۆزیتەوە بۆ چوونە دەرەوەی زیاتر لە هەموو قوتابیەکانی تر، وانییە؟ نەخێر نەخێر. ئەمە زۆر گرنگ نییە ئێستا، وە چاک دەزانی ئەم قوتابیە زۆر گرنگە لامان. مۆڵەتی بدە با بڕوات. زۆر سپاس خوشکەکەم. با بڕۆین دەی با بڕۆین. دەیە سالی؟ بەڵێ. خاتوکرۆوی بەڵێ. خاتوکرۆوی دەمەوێت بڕۆیت ئەمە بنێریت. من مۆڵەتم بۆ وەرگرتووی لە خاتومێنشند. بەسەر چاو خاتو ئیمیلیا. ئەم نیش دەمەوێت لەگەڵتان بێم سواری عاربانە بم. ماری دەتوانم خانمەکەم ماریش لەگەڵ خۆم ببەم؟ لە ڕاستیدا وا دەزانم زۆر گرانە ژیرکردنەوەی ئەگەر دەستی بەگریان کرد. سالی هەروەها شتێکی تریش ئەگەر بتوانیت سالی. سابوونێکی فەڕەنسی بۆندار هەیە لە تەنزیلاتەکان، ئەگەر بتانی بۆمی بکڕی و بۆم بهێنی. باڵێ بەسەر چاو سابوونێکی فەڕەنسی بۆندارت بۆ دەکڕە. خاتو سالی دەڕوات کارێکی خاتومێنشن جێبەجێ دەکات. عارەبانەکە ئامادە بکە بە زووترین کار. بەڵێ خاتوونەکەم. ئێستا نۆرەی تۆیە ڕۆکی. زۆر سپاسی هاتنە دەکەم پیتەر. ئەمە ماریە. ئەمە یەکەم جارە سواری عارەبانە بم بە سالی. بڕۆ بۆ سابوونەکە. ئەمە لێگەرە بۆ خۆم خانمەکەم ئەچینە شوێنەیە کە بە هەرزانی لێ بفرۆشن. هەی زۆر سپاس پیتەر. سپاس پیتەر. پێویست بە سپاس ناکات، ئەمە ئەرکی سەرشانمە. بەرمەتیت داوای لێبوردن دەکەم خانمەکەم، دەمەوێت پرسیارێکت لێ بکەم. بەڵێ فەرموو. بەڵێ شتێک هەیە دەمەوێت لێتی پرسم. باشە فەرموو دەمەوێت یارمەتی بدەم. جانتاکت بۆ هەڵگرم؟ نا زۆر سپاس. دەمەوێت بچمە ئەو ماڵەی کە ناونیشانەکە لەناو ئەو کاخەسەدایە.
چی نووسراوە؟ ئازیزەکەم ئەمە ناونیشانی قوتابخانەکەی منە. ها زۆر باشە منیش ئەوم دەویست. خۆ ناونیشانی قوتابخانەکە لێرە نووسرا بوو. بەڵام من نەمتوانی لە گوندەکەم فێرە خوێندەواری ببم. پێیان وتم دەتوانی بەڕێوەبەری قوتابخانە ببینی. واتە دەتەوێت خاتومێشن ببینی؟ تکا دەکەم. دەیفەرموو لەگەڵم وەرە. فەرموو. میوانێکم هێناوە بۆلات. زۆر سپاس بابێتە ژوورێ. ئەو منداڵە چی دەوێ؟ ئێمێلیا! ئێمێلیا! بەڵێ خوشکەکەم بە زووترین کات مۆلیم بۆ بانکە. هەر ئێستا بەسەر چاوە. وەرە. لە خزمەتت دام خات و منشن. ئەو خزمەتکارە نوێی کە چاوەڕێ بووی. ها چۆن جورئەتی کرد بێتە ژوورەکەی تۆ؟ لەگەڵ خۆتی ببە. بەسەر چاو خات و منشن. دەی لەگەڵم وەرە. دەی وەرە زوو. خێرا وەرە دەرەوە. دەی بە دوام داوەرە. خات و کرۆی تۆ قوتابیەکی لە قوتابخانەکەمان پێویستە لەسەرت لەگەڵ کەسی بێگانە قسە نەکەیت. تێگەیشتی؟ بەڵام ئەو زۆر بە دڵتەنگی ڕاوەستا بوو لە دەرەوە خاتوونەکەم. سالی کڕیت؟ ها؟ ئەوە چێ بەدەستەوە؟ ها؟ ئەوە چێ کڕیتە؟ ها؟ ئەمێلیا زانیم تۆ بەکاری دەهێنی لەبەر ئەوە داوام لە خات و کرۆیی کرد کە بیکڕێ. ئەمێلیا ئەمەش جێمسە سڵاوی پێشکەش بکە. سڵاو گەورە من ڤیکیم. خەڵکی کوێن دەری؟ گوندی ئیشفێڵ. ئەم ناوام نەبیستووە. بە بۆچوونی من ئەگەر هەڵە نەبووم لە لای گوندەکەی ئێوە خۆڵە مێشپڕێ دەدەن وانیەها؟ لەوانێ ماریێت جلی ئەو خزمەتکاری بدەرێ کە پار لێرە ئیشی دەکرد. بەسەر چاو گەورم لەگەڵم وەرە ڤیکی. ئێستا ژەتوانم پشوو بدەم. بێگومان ئەگەر خۆی ماندوو بکات.
یەکەم جارە جلیاوە جوان لە بەردەکەم. وا تێدەگەم تۆ زێبەریم بێبۆت دەبێ بۆتی چاکەم. زۆر سوپاس. ڤیکی وەرە ئەبێ هەر ئێستا هەندێک خەڵص بۆ ئەگردانەکەی خاتو منشن ببەی دەی بەسەر چاو. بەس ئاگادار بە خەڵوز زۆر نەبەی چونکە خاتو منشن وتی با زۆر نەبێ تێگەیشتی؟ بەڵێ. ئەمڕۆ کارێکی زۆرت هەیە ژوورەکان دەشۆی پاشان پەنجەرەکانیش دەسڕیەوە باشە؟ ئێستاش بڕۆ بۆ سەر کار. هەر ئێستا. بێنە بە یارمەتیت دەم. سەتڵەکەم دەرێ؟ بەم شێوەیە بکە. زۆر سوپاس. من ناوم پیتەرە. ئەگەر شتێکت نەزانی ئەوە پرسیار لە من بکە. زۆر باشە دەمێت پرسیارێک لێ بکەم. فەرموو پرسیارەکەت بکە. دەمەوێت بزانم ئەم خانمە بچکۆڵەیە چێ بوو کە کەمێک پێش ئێستا یارمەتی دام؟ ئۆ خاتو سالیە من شۆفێری ئەوەم. تۆ شوفێری؟ بەڵێ ئەگەر خاتو سالی نەبوایە من نەدەبوومە شوفێر. تۆ چەند بەبەختی. خاتو سالی زۆر نەرمونیانە و زۆریش جوانە. کاتێک دەچینە دەرەوە هەموو خەڵک سیرمان دەکەن و منیش زۆر شانازی پێوە دەکەم هەروەک خۆت بینیت. خۆ من هەر کاتیشم نەبوو سوپاسی بکەم. زۆر گرنگ نییە. لە دواییدا خۆم پێی دەڵێم. ئۆ ئێستا ئەم خەڵوزانە بە ژووری کچەکان تا سارد نەبووتەوە خێراکە. ها؟ بەڵێ. گەمژەی تەممەڵ دەی زوو کۆی کەرەوە دەی خێرا بەسەر چاوە. من یارمەتی ئەدەم. ئاوەرام لاوکرا ئەمە ئیشی تۆ نییە. بۆچی؟ تۆ تەنها عەرەبانی کچە دەوڵەمەندەکە لێ دەخوڕی و بەس. بۆ دوجاریش پێت دەڵێم خۆت لە کاروباری چێشخانە هەڵ نەقورتێنی. بۆم باسکردن کە دایکی ساندرێلا مرد و دایکە نوێیەکەی لەگەڵ خۆی هێنا وانە؟ بەڵێ. با هەموومان سەیریکەین. ها؟
بەدە سالی بەسەر چاوە زۆر دایکەکەی جلە جوانەکانی ساندرێلای لەبەر کچەکانی خۆی کرد و دەستی جلی کارکردنی کۆنیدا ساندرێلا لەگەڵ پێڵاوێکی دار هەروەها شوێنی نووسن و دۆشەکە جوانەکانی لێساند زۆر دایکەکە داوای لە ساندرێلا کرد کە لەسەر زەوی بخەوێ بۆیە قژی ساندرێلا و جلەکانی بەردەوام خۆڵاوی بوون ساند واتە خۆڵەمێش کەواتە ساندرێلا واتە کچە خۆڵەمێشەکە ئەم نازناوە نوێیە زەردایکەکەی بۆی دروست کردبوو بۆ خوشکەکانی بەم ناوە بانگیان دەکرد چەند دەستە زمانە ساندرێلا دەبووە بە درێژایی ڕۆژکاری بکردبایە تا درەنگانی شەو دایانیا زوو لە خەم هەڵسابایە ئاگری بکردایە و خواردن ئامادە بکات و ئاو بێنێ بۆیان وە پاشان دەبووە لە ئاوی ساردی ڕووبارەکە شتەکانی بشۆردبایە ساندرێلا کە بە ڕۆژ ئەوەندە ماندوو دەبوو بە شەو دەبووە لەسەر زەویە خۆڵەمێشەکە بخەوێ تا کەمێ پشوو بدات سالی ئەوە چرۆکی خالیان بۆ دەژێریتەوە باڵێ ئەمە دەزانم لەبەر ئەو بۆیان دەکێڕمەوە ئای تۆ چەند سێری ئێستا دایکت چی دەوت کە تۆ بینی بیاگەڵ ئەمانەدا قسان دەکەی دایکم نێدەری قسە لەگەڵ کچێکی ئاوادا بکەم نەخێر لاڤینیا دایکم هەرگیز قەدەغەی نەدەکردم بەڵکو زۆر پێخۆش بوو چیرۆک بۆ خەڵکی بگێڕمەوە وا بزانم دایکت دەمێکە مردووە جا لەبەر چی وا قسان دەکەی هەموو شتێ دەزانێت دایە لەبەر ئەوەی دایە سالی دایکی منە دایە سالی پێی وتم وا بزانم پێی ناخۆش نییە قسەی لەگەڵ بکەین سالی وا بزانم ئێستا ماری لەژێر فەرمانی تۆدایە بەڵام دەبێ باوەڕی پێبێنی لەم جۆرە شتانە و ئەگەر خاتومێشین گوێی لێ بوو ئەو کاتە چی دەکەی ئەگەر تۆ دەتەوێت چیرۆکی خەیاڵی بگەڕیتەوە تکا دەکەم بیکە بەڵام ئەمە چیرۆکی خەیاڵی نییە دەی ماری و ئارمینگا دەی با بڕۆین با بڕۆین ها ئێستا ئەمە ببە بەڵام ئاگەر لە خۆبی زۆر گەرمە بەسەر چاو ئای چەند گەرمە ئای چەند گرانە ئەی خۆیان زۆر سپاست دەکەین کە ئەم بەخششت بە ئێمە داوە و زۆر سپاست دەکەین کە ئەم ڕەحمەتت بە ئێمە بەخشیوە و داواکانین بەرەکەت بخەیتە خوار نەکەمان ئەوە چیت کردووە ئەی هەروات قسە بکە داوای لێبوردن دەکەم تکا دەکەم لێم ببورن هەستە وەرە لەگەڵم وەرە دەرەوە بڕۆ دای بڕۆ خاتومێشن من دەتوانم ئەم ژەمە نەخۆم جا داواکارم سزای ئەم کچە نەدەی ئەو هەڵە دەکات چونکە زۆر بۆی گرانە تکا دەکەم خانمەکەم زۆر باشە ئەوە چییە ڕامەوەستا کەی تەواو بووی جلەکانیش ئوتوو بکە بەیانیش زوو لە خەو هەستی باشە بەسەر چاو
چەند بەستە زمانە فیکی بۆ تەمەنە بچووکە ئەو هەموو کاری پێ دەکەن. ڕق و قینە و ئیرەیی دڵی لابینیای ڕەش کردبوو، بۆیە لابینیا سوور بوو لەسەر ئەوەی بە هەموو شێوەیەک ئازاری سالی بدا. زۆری پێناخۆش بوو هەموو لایەک سالیان خۆش دەویست. لە ڕۆژی گەشتکردنەکەدا ئەوەی چاوەڕوان نەدەکرا ڕوویدا.